بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق بە سەردانێک سەردانی شاری هەولێری کرد و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێم کۆبۆ و تاوتوێی موشک بارانکردنی چەند ناوچەیەکی هەولێری کرد. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ بەرپرسانی هەرێم بڕیاریان داوە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەبارەی بۆردومانەکە و پرسی بوونی بنکەی ئیسرائیلی لە هەرێمی کوردستان پێک بهێنرێت. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان، هەروە دکتۆر سەنگەر سەید قادر لێکۆڵەر لە سیاسەت و پەیوەندی نێودەوڵەتیەکان تاوتوێی سەدانەکەی کازمی و ئەگەرەکان و وەلێکەوتنەکانی دوایی موشک بارانکردنی هەرێمی کوردستان دەکەین و قسە سەرەوە دەکەین دوایەوە دەبێت چی بکرێت و ئایا دۆخەکە دوایەوە چی بەسەردێت. سەرتا چین لای دکتۆر ئیبراهیم. دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. گەر سەرتا سەرنجی بەڕێز بزانم لەبارەی سەدانەکەی مستەفا کازمی بۆ هەولێر کە ئەمڕۆ سەردانی هەولێری کرد و بە یاوەری وەزیری ناوخۆ و وەزیری بەرگری بڕیاردراوە لیژنەیەکی لێکۆڵینەوەش پێک بهێنرێت لەسەر بۆردومانکردنی چەند ناوچەیەکی هەولێر و ئەگەری بوونی بنکەی مۆسادی ئیسرائیلی. بەلای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێزتان بۆ ئەنوانە بەڕێزەکەتان و هەروەها بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەڵبەت سەردانیکردنی ئەمڕۆی کازمی بۆ هەولێر بۆ دەربڕینی هاوخەمی خۆی بووە بۆ موشکبارانی کە بەسەر هەولێرە هاتووە کە جێگەی نیگەرانیە بۆ دەوڵەتێکی وەکو عێراقی خاوەن سەروەری سەرورەکەی لەلایەن دەوڵەتێکی ترەوە پێشێر بکرێت. ئەم بارودۆخە وای کردووە کە مستەفا کازمی بێتە مەیدانەکەەوە لەسەر ساحەکە ببینێت کە ئایا چی ڕوویداوە و ئەو بنانی کوێر موشکبارانی بەرکەوتووە لە هەولێری پایتەخت. ئەلبەتە من حەزەکەم ئەروەکو وەبیرێنانەوەیە کە ینی ئەو مستەفا کازمیەیە کە 200 میلیۆنەکەی لە نابوو لێژنە بۆ دروستەکان بۆیکەوە هاوخەم بێ و مەسەلەن پشتگیر بێ بۆیکەوە بەرامبەر دەوڵەتێکی وەکوێرانە بۆ وەسەکەی ئێران عمقێکی گەورەی لە ناو خاکی عێراقا هەیە و مستەفا کازمی و ئەمسالی مستەفا کازمی وایان ناتوان لیژنێک دروستکەن بۆ ئێران دژی ئێران قسە بکەن لە عێراقەوە نەک لە وەکو دەوڵەتێکی سەر بەخۆ بتوان قسە بۆیە ئەمە جێگەی داخی کە دەوڵەتێکی خاوەن سەروەری کە هەرچەند سەرۆرەکەی پێشە لە پێ ڕۆژ بە ڕۆژ لایەن ئەو دەوڵەتانی تر دەوڵەتانی دەرێکی بۆتر مەیدانی تەراتێنی ملمەلانی سیاسی ئەم دەوڵەتانە ناتوانێت سەرۆرەکەی خۆی بپارێزێت. دیسادی لیژە دروستەکە بۆیکەوە ڕاستگریمانە ژنێ دروست کرد و ڕاست دەرنەچوو بنکەی ئیسرائیلی نەبوو خانی هاوڵاتیانی هاوڵاتی مەدەنی بوو بردومان کرا بۆ چی دەگۆڕ لە مەسەلەکەمەوەتەکە چی دەگۆڕێ ئایا لە دادگای دەوڵەت شکاتی لە ئێرانەکەن ئایا ئێران سەفیرەکە دەرێتەوە بۆ وڵاتی ئێران لە ناو عێراقەوە ئایا هێزە سیاسیەکان ئەو هێزانەی ئەو میلیشانەی کە بە پرۆکسی ئێرانی ناسناو لە عێراقا سەرکوتیانەکان نا باوەڕ ناکەم بگاتەوە بابەتانە و لەو بابەتانەوە دوورن. لەبەرەوە پێم وایە بابەتەکە زۆر لەوە قوڵترە لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان و ئێران. پێم وانە ئەوان بتوان هیچ هەنگاوێک بنێن وەکو لیژنە وەکو دروستکردن لیژنە بۆ بدوێت بۆیکەوە حقیقەتەکە ڕوونکەنەوە بەڕاستی شتێکی وا ناتوان بکەن. لەبەرەوە ئەم دروستکردنی لیژنەیە و هاوخەمیێتە ناشتێکی ئەلامیە و بۆ کار بەسەر بنێن دوای 72 ساعت باوەڕ ناکەم کەس ئەگەر بێت و ڕۆداوێکی تر نەبێت کەس بێت و پاپای هەولێر و خەڵکێرانی کوردستان بێت. باشە بەس دکتۆر بەبۆ چوونی بەڕێزت عێراق خۆی ناتوانێت هیچ بکار ناشیکە ئەوەی کە سکاڵا تۆمارکردن بێت یاخود ئەوتر لیژنەکەش کارگەرێکیەوە تۆی نابێت ناتوانێت هیچ بکات. پێم وانە عێراق سکاڵا تۆمارکارە سەر ئێران لە ئەو لیژنەیەشی کە برارە دروست بکرێەوە داوای ئەکەن سەدر داوای کرد لە یەکەم ساتی ڕووداوەکە بۆ سەر هەولێر و ئەوەی کە ئێستا گفتگۆی لە سەرەکرێت ناوەندی عێراقی وەری بگوتانەکە لێچە دروستکردن ئایا فعلاً ئەو شوانە بنکەی موسادی ئیسرائیلی ویان ئەمە هیچ بابەتەکە ناگۆڕێت تازە موشکبارانەکە کراوە ئەمە یەکەم جاریش نییە لە هەرێمی کوردستانەوە چەندی جار ئەمە دووبارە دەبێتەوە. لەبەرەوە نە لیژنەکەی کازمی و هەرێمی کوردستان و بەغا دەورێکی دەبێت بۆ ئەوەی کەوا لەمە دوان نێڕن موشکبارانتری هەرێمی کوردستان بکرێ و نە سکاڵا لەسەر ئێران تۆمار دەکرێ و نە هێزە سیاسیەکانی عێراقیش ئەوەندە دڵسۆزی هەرێمی کوردستانن کە وەلایەکانی خۆیان بۆ ئێران پشتگوێ بخەن بۆ خۆشەویستیان بۆ هەرێمی کوردستان. واتە پرایۆرەتی ئەوان ئەولوێتی هێزە شیعەکانی ناو عێراق بریتە لە ئێران نەک هەرێمی کوردستان.
هەرچەندە ئێمە لەسەر خاکێک دەژین دە چوارچێوێکە پێی دەوترێ عێراق و دەوڵەتی عێراق و لەسەر ئاسینە و دەوڵەتی خاوەن سەروەریە بەڵام لە ڕووی عملی و ئەمە دابشبوونێکی قوڵ هەیە لەم هەرێمەدا دابشبوونە قوڵەکە بەشێکی زۆری شیعەکان بریتین لەو هێزانەی کە لەلایەن ئێران و پشتگیری دەکرێن و ئەوانیش ئێستا لە ناوەڕاستی عێراق و خوارەی عێراق دەسەڵاتدارن بۆیە ناهێڵن لە ناو دەوڵەتی عێراقیە شتێک بکرێت دژی ئێران بێت بڕیارێکم پێ بڵێ دژی ئێران بوو بێت بڕیارێکم پێ بڵێ وای کردێت کە ئێران دەستی لە عێراق بگرێت ئەم شتانە لە عێراقان ناکرێت بکەیت شیعە باڵادەستە لە ناو شیعەکانە ئەو هێزانەشی کە پشتگیری ئەکرێت لەلایەن ئێرانەوە باڵادەستن بۆیە هیچ لیژنەیەک و هیچ یاسایەک کە ببێت و دژی ئێران دەربکرێت لە عێراقە ڕێگەی پێ نادێت. بەڵێ بەڵێ باشە بەس وەکو بڵێن پاساویەوەی کە باز دەکرێت مەسلەی بوونی بنکەی ئیسرائیلی یاخود مۆساد لە هەرێم ئێرانیەکان باز لەو دەکەن کە بوونی هەیە پێ دوای دەبێت چی بکرێ بۆ نێشتنی ئەو بیان و پاساوانە چکەم ڕۆژ باڵۆی زیێران لە عێراق باسی لەوە کردبوو کە سێ بنکەی تریشەیە جێگە لەوەی کە بردومانیان کردووە دەبێ هەرێم خۆی چی بکات؟ خۆی هەموو جارێک ئەمە وتراوە ینی هەموو جارێک ئێرانەکان دەڵێن بنکەی ئیسرائیلی موساد لە ناو خاکێرەی کوردستانە هەیە و بەردەوامی شەرێمی کوردستان و دەسەڵاتدارێتی کوردی ئەوە ڕەت دەکەنەوە کە بنکەکە لە هەرێمە هەبێ باشە گریمانەم بنکانە هەیە یان نییە باشم بنکانە دوێنە دروست بوون کە موشکباران کراوە چەندین ساڵە بوونیان هەیە ئەگەر چەندین ساڵە بوونیان هەیە بۆ لە ئێستا موشکباران نەکرد گریمان ئەم بنکانە لە هەرێمی کوردستانە هەیە بەس ئایا بەس هەرێمی کوردستانە بنکەی ئیسرائیلی و سەفارەتی ئیسرائیلی لە ئوردون هەیە خۆ سەفارەتی ئیسرائیلی و بەشێکی ئابووری گەوریان لە ئیماراتە هەیە لە دەوڵەتەکانی ترە هەیە بۆچی تەنها لە هەرێمی کوردستانە ئەمە جێگە نەزەری ئێرانیەکانە با بڵێن یعنی ئەمە خۆ دەبێت پرسیارەکە لێرەوە بکرێ ئایا شوێنی تر نییە ئیسرائیلی دەبێت تەنها هەرێمی کوردستان نەبێت ئەگەر هاتوو لە هەرێمی کوردستانە بوونیان هەبێت کە من نازانم هەتا ئێستا بە فەرمی لە پەیوەنددارەکانی هەرێمی کوردستان ئەمان ڕەت کردوێتەوە ئەوەشی کە بەردومان دەکرێت شتێکی عملی نییە بەرچاو بێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەمە بنکەی ئیسرائیلە و موسادە و تۆباران کراوە لەبەرەوە ئەم دوودڵی و گومانانەی کە لەسەر ئەساسی گومان بردومانی شارێک دەکرێت و هاوڵاتیان دەخەونە حاڵەتی دڵەڕاوکیەوە ئەمە بەڕاستی بەرپرسیارەتێکە یەکەم هەنی ئەو دەسەڵاتدارانەیە کە لە هەرێمی کوردستانە وایان کردووە لایەنێکی بەرامبەر وا بزانن هەرێمی کوردستان بۆتە شوێنی دەڕاتێنی موسادی ئیسرائیلی دەمیانەوە بە تەواوەتی بۆ لایەنی بەرامبەر ڕوون بکەنەوە و هەروە لایەنی بەرامبەریش ئێران نابێت بە هەر لە خۆیەوە موشکبارانی شارێک بکات ئەو شارە نیشتەجێ و هاوسنوورە لەگەڵ ئەوە و سنوورێکی درێژیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە وە لەبەر ئەمە پێویست دەکات هەرێمی کوردستانە چێتە ناو ململانەیەکەوە کە لە ئاسی ئەوانێ ئێمە یاریکەرێکی کارکتەرێکی نێودەوڵەتی نین ئێمە دەوڵەتێکمان نییە چوارچێوەیەکمان نییە بتوانین سەروەرەکە لە چوارچێوە خۆمانە پارێزگایی لێ بکەین بۆ یاریکردن بە کۆمەڵێک شت لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە لێککەوتی خراپی دەبێتەوە ئەم موشکبارانە چی بە ئێمە ئەم موشکبارانە ئەوەی بە ئێمە کە ئەمنیەتی ئێران ئەگەر بێت و ئیسرائیل خاگەرەمی کوردستانە بێت بۆ ئێران مەترسیدارێک کە تۆ دەست بۆ شتێکی وابرین لە ڕووی عملی سیاسیشەوە کە مقتەدا سەدە دوای موشکبارانەکە یەکسەر قسەی کرد خۆوتەکەی ماوە ئێستا بڕۆ سەیری کە دەڵێ حکوومەتێکی ئەغلبی وەتەنی ئەغلبی وەتەنی ئەم شتانە دوای ئەمانە دێت چاوەڕێیان کرد لەبەرەوە وا پیشانیدا کە فعلا لە موشکبارانە ڕەهەندێکی ئەو پشتگیریانەیە کە پارتی بۆ حەلبوسی و مقتەدا سەدر دەیکا واتە بۆتە بەشێک لە دابشکاری لە ناو ماڵی هێزی شیعە و ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان لەبەرەوە هەم پەیامێکی ئەمنی تێدا بوو هەم پەیامێکی سیاسیش تێدا بوو بۆ کێ بۆ پارتی لەبەرەوە ئەم بابەتانە هەم ڕەهەندێکی سیاسی هەبوو هەم ڕەهەندێکی ئابووری لەگەڵ لە هەمان کاتدا ئەوەشی لێ دەخمەتەوە کە ڕەهەندێکی اقتصادی گەورە هەیە کە ئێستا هەرێمی کوردستان بەڕووی تورکیادا کراوەتەوە نەوتەکەی لەوێەوە بە عەقدێکی 50 ساڵی وەکو باس دەکرێت خۆ من عەقدم نەبینە وەکو باسێک لە ڕاگەاندەکانە لە ڕێگەی تورکیاوە نەوتەکەی دەفرۆشێت و تورکیا مستەفیدە لێ و هەروە گازەکەش ئێستا غازیش ئێستا دەیەوە لە سنووری تورکیاوە لە ڕێگەی تورکیاوە بینێرە بۆ دەرەوە بیفرۆشێت لەبەرەوە ئێران بەمانە قەڵسە بێت تۆ لە ڕووی سیاسیەوە سێرەکەی بوو دەدە بەشێک لە دابشکاری ناو ماڵیشیان لە ڕووی ئابووریەوە سەرەکە چیش هەیە بۆ خزمەتی تورکیایە لە ڕووی ئەمنیەوە مەیدانەکەت هەرێمی کوردستان وا ئێران وا دێکمان بەرەکە ئیسرائیل لەوەیە و دژی بەرژەوەندەکانی ئەوێ لەبەرەوە ئەمانە هەمووی بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەبێت جێگەی نەزەر بن
یاری بە شتێک نەکەن کە دوایی ئەمان نتوان نەرلێگر بن لە هێرشەکان بەپرسانی هێرشەکان بن مثلا ئەمریکا بۆ نمونەگەر بە هێرشی بکرێتە سەر ئەو بەرپەرچی خۆی داتەوە ئیسرائیل ئەگەر هێرشی بکرێتە سەر بەرپەرچی خۆی ئەمان بەرپەرچی خۆی دەداتەوە بەس هەرێمی کوردستان چیەکە فەرموو مە چەندین جارە ساڕۆخبارانی کوردستان ئەکرێت و هەولێرەکرێت هیچ هەنگاوێکی عملیمان نەدی وەکو من لە پێشتری شاوتومە ئەگەر هەر بەرنامەی ئیدانەکردن بێ ئەمە کافی نییە بۆیەوە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو دەستدرێژانەی کە دەکرێت سەر خاک و وڵات و نیشتیمانەکەی بێدەنگ بێت باشە بەس دکتۆر وەکو ئیسرائیل بڵێن هیچ کاتێک دۆستی کورد بووە چونکە باز لەوەکێک کە بەردەوام پرسی کوردی وەکو کارتێکی فشار بەکارێناوە چی لە 1975 کە شۆڕشی کورتوشی شکست بوو چی لە کاتی ڕفراندۆمەکە بێ کە سەرتا باز لە پشگیری دەکرا بڵێن چی لە دەستگیرکردنی ئۆجەلان بێ لە 1999 کە دەستگای مۆسادی ئیسرائیل ڕۆڵی سەرەکی تێدا هەبوو هیچ کاتێک دۆستی کورد بووە وەکو دۆست یاخود تەناوەکو کارتێک پرسی کوردی بەکارێناوە جێگەی داخە بەردەوام هەرێمی کوردستان بۆتە کارتێک بەدەستی ئەوانی ترەوە من زمانی ئیسرائیلەکان یعنی من شتێکی عملی نەدیوە ئەوەی کە مێژوو دەخوێنیتەوە مێژووی سیاسی هەرێمی کوردستان دەخوێنیتەوە نابینیت نازانم علاقەیەکی استخباراتی ئەمنی لە نێوان بەشێک لەو حیزبانی کە لە هەرێمی کوردستان لە نێوان پارتیەکێتی هەبێت لەگەڵ ئیسرائیل من ئەمەم نازانم ئەمە شتێکی ئەمنی استخباراتیە بەڵام شتی عملی و سیاسی من هیچ پشگیریەکی ئیسرائیل نەبینیەوە بۆ هەرێمی کوردستان ئەم نەبوونی ئەم باسەیش کە باس و خواسە بەردەوام ئیسرائیل لەگەڵ کووردا تێکەڵ دەکەن بەڕاستی بارودۆخێکی ناسازە بارودۆخی سیاسی ناسازە بە تەتەوراتی سیاسی ناسازە بە داهاتووی کورد ئەنی بۆچی کورد خۆی بخاتە ئەو مەیدانەوە کە بڵێن ئیسرائیل پشگیرەکە عادەی ئیسرائیل پشگیرەکانی ئیسرائیل لە ڕووی مادیەوە چی لە ڕووی اقتصادیەوە چی پشگیرەی هەرێمی کوردستانی کردووە لە ڕووی سیاسی چ پشگیرێکی کردووە لە ڕووی دیپلۆماسی چ پشگیرێکی کوردە چی کوردی بردووە چی مەحفەرێکی نێودەوڵەتیەوە ئایا مثلا ئەو ریفراندۆمی کرا کە بینیمان بەرەنجامەکەی چۆن بوو ئایا ئیسرائیل چی کرد بۆ ئەوەیەوە کورد نەگا بۆ ئاستە و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە جەرچن دەرمێنێکە لە 1952 خاکی هەرێمی کوردستان کردەوە دەستی حکومەتی ناون یعنی من نازانم پشگیرەکانی ئەمان ئایا لە کوڕەوەکە ئیسرائیل چی بۆ کورد کرد ئایا لە چی و چیەکان لە شەڕی نێوانی ئێران و عێراق چی کرد بۆ خەباتە ڕزگاری خوازی کورد یعنی من نازانم ئەمانە کۆمەڵشتن بەڕاستی جێگەی پرسیارن یعنی هەموو شەی دەڵێن ئیسرائیل دۆستی کورد دۆستایەکی کورد بۆکو من چییە ئەو مەسلحەت و بەرژەوەندی وڵاتەکەی خۆی لە پێش مەسلحەت و بەرژەوەندی هەموو شتێکەوە داناوە دەوڵەتان نەک ئیسرائیل هەموو دەوڵەتانی ترش بەرژەوەندی نەتەوەی خۆی ئەمن و ئاسایشی نەتەوەیەکی خۆی لە پێش 5 میلیۆن کوردەوە داناوەکە لە هەرێمی کوردستان ئاژین بۆ پێ وایە ئێران 7 میلیۆن خەڵکی خۆیەکە بە قوربانی 5 میلیۆن خەڵکی هەرێمی کوردستان ئەو بە قوربانی 6 میلیۆن خەڵکی عێراقی ناکە ئەو بە قوربانی هەموو خۆڕاتی ناوەڕاستی ناکە یعنی خۆڕاتی ناوەڕاست ئێران لە هەموو دەوڵەتەکانە دەستی هەیە ناکا بەرژەوەندی دەوڵەتی بخاتێ بەش بەرژەوەندی وڵاتەکەی خۆی ئەگەر وایە ناتوانێت بینای دەوڵەتەکەی خۆی بکات بە هەمان شێوە بۆ سعودی ژوایە بە هەمان شێوە بۆ ئوردونی ژوایە بە هەمان شێوە بۆ کوێت و بۆ تورکیا ژوایە لەبەرەوە ئەم بەرژەوەندی پێشخستنەی دەوڵەتان بۆ هەنی خوانە مشتێکی عملی و پراکتیکی لە ڕووی سیاسی وای نابێ من گلەی لە ئیسرائیل بکەم لە تورکیا بکەم لە ئێران بکەم بڵێم بۆچی ئەوان پشتگیری پرۆژەی من ناکرد نا من دەبێ بزانم لە واقعیا من چەند ئیسفادەم لە پەیوەندیەکانی خۆم کردو لە ڕووی دیپلۆماسیەوە بۆ پرسەنەتەوەیەکانی خۆم چەندە بردوومەتە پێشەوە یعنی ئێمە گەورەترین هەنگاوێکە ڕابێت لە کووردا بۆ نمونە ڕفراندۆمەکە بوو دەوڵەتان چیان کرد دەوڵەتان دژایەتیان کرد وڵاتێکگرتوەکان ئەمریکای لە دەوڵەتانی کە دژایەتی کرد و بینیمان چۆن نوێنەرەکەی وڵاتێکگرتوەکانی ئەمریکا دژی هەرێمی کوردستان وەستا و بەشێک بوو لەو هێرشەی کە کرایە سەر کەرکووک و ناوچەکانی تر یعنی دوای ئەوەش فەڕەنسیەکان و ئەڵمانەکان ناتوان هیچ هەنگاو بەریتانیەکان ناتوان هیچ هەنگاوێک بنێن باشە دیپلۆماسیەتی کورد لەکوایە ئاسپان دیپلۆماسیەتی کورد لە ئەزمەیەکی قوڵایە لە ئەزمەیەکی قوڵایە بۆی نەیتوانیوە کۆمەڵێک فاکتەری گرنگ کە هەیە ئەم بەتوانێت بەکاری بێنێ سوودی لە نەبینەوە بە دیپلۆماسیەتی خۆی پێگە استراتیجیەکەی نەوت و گازەکەی ئێستای و هەروەها کۆمەڵێک شتی داخلیشی ئەتوانێت بیکا بۆی کۆ پێگە دیپلۆماسیەتی بێسکاران نایکات دابەشبوونی هەرێمی کوردستان بەسەر زۆنی سەوڵ و زەردە تا ئێستاش لەو دیوتێگەڵەوە حکومێک لەم دیوتێگەڵە حکومێکی ترە یعنی کەوابێتە ئێمە نەمانتوانیوە ئەو شتانێکەوە ئەکەن تێگەی دیپلۆماسی هەرێمی کوردستانە بەرە پێشەوە لە بەرامبەر ئیسرائیل لە بەرامبەر ئەمریکا لە بەرامبەر ئێران لە بەرامبەر تورکیا لە بەرامبەر سعودی و وڵاتانی ترش ئیماراتیش نەمانتوانێت ئیسفادی لێ بکەین کەمادام ناتوانین ئیسفادی لێ بکەین کابەتە بەردەوام دەبینە
وەکو بڵێ ئاگر خۆشکەری ئەم لاولاو خۆشمان دەبینە سوتمات بۆ بەرژەوەندەکانی وڵاتانی تر یعنی ئیسرائیل و بۆ نمونە ئەگەر وا بێ ئەو گریمانانە هەمووی تەواو بن وەکو دەڵێت دەستکەی سیناریۆ ئەوان هەموو سیناریۆنە کە تەواو بن کە لە هەرێمی کوردستان ئیسرائیل هەیە ئێرانیش ڕەدی ئیسرائیلی داوەتەوە لە هەرێمی کوردستانی کە بەدەن بدەن مەیدانێک خەڵکی ئێمە دەکوژێ خاکی ئێمە بەکاردەهێنێ بۆتە مەدان بۆ من بلانێ ئەوان ئێمە سێرەکەین لەما بوونەتە سوتناک یعنی نە دەوڵەتی ئیسرائیلی ساروخەکی بەرکەوتو نە ئێران ساروخەکی بەرکەوتو ئەمریکا کەوتو هەرێمی کوردستان بەڵێ پێ دوایە دەبێت دوای ئەم ڕووداوانە دوای ئەو موشک بارانە چی بکرێت لە سەراستی هەرێم پێ دوای پەیامەکە پەیوەندی بە بوونی بنکە ئیسرائیل یا خوشتی دیکەیە دەبێت لەکوێوە چارەسەر بکرێ بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە کورد نەبێتە قوربانی مرملانی هەرێمایەتی بێ نێودوڵەتی بێ دەبێت چی بکرێ بە بۆ چوونی بەڕێز من پێم وایە یەکەم هەنگاو لە ڕووی دیپلۆماسیەوە تۆ بەهێز بووی لە ڕووی پێگەی ئیقلیمەوە تۆ بەهێزی بریتە لە ناوخۆی خۆت هەرکایە تۆ ناوخۆی خۆت تۆکمە کرد یەکریزی لە ناو ڕێزەکانی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان دروست بوو خەڵکت ئاش کردەوە هەموو سەرچاوەکان سەرچاوی داهاتەکان خستە خزمەتی هاوڵاتیانی خۆت و هاوڵاتیان داش کردەوە ئەو بۆشایە گەورەی کە ئێستا دروست بووە لە نێوان هاوڵاتیان و دەسەڵاتدان نەچێشتەوە و دەسەڵاتت بەڕاستی وا لێ کرد کە نێراتیکی ڕاستەقینی خەڵک بکە ئەمە هەنگاوی یەکەمە کە تۆ بکەی خەڵک ئاشکەیتەوە و لە بەرامبەر ئەو هەمووە نەهامەتانێک کە بەسەر ناتوە ئەگەر بێت و تۆ ناوخۆیەکی بەهێزت هەبوو ئەو کاتە پەیوەندەیەکی دەرەکی بەهێزیش دەبێت ئەو کاتە لە پەیوەندە دەرەکی بەهێزەکان ئەتوانیت ئیش بکەیت لەسەر ئەوەی کە چیتر هەرێمی کوردستان نەکرێتە مەیدانی ململانەی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت حتا ئێمە ئەوەی کە سەرنج دابن لەم هێرشەی موشکبانانی ئەم جارەی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر پایتەخت هەرێمی کوردستان بۆ سەر هەولێر و بۆ سەر ئەو بنکە و ئەو خانووە مەدەنیانی کە کراوە بەڕاستی ئاراستەکە گۆڕاوە لە ئەمریکا بۆ سەر ئیسرائیل پێشتر لەیان هجوومە بۆ سەر ئیسرائیل و لێدان لە بەرژەوەندەکانی ئەمریکا ئێستا لەسەر ئیسرائیلە ئێستا بەرژەوەندەکانی ئیسرائیل واتە ئێمە ڕۆژێک ئەمریکایە ڕۆژێک ئیسرائیلە دووبانی ئەڵمانیا سێدانی وڵاتێکی ترە ئەمە ناکرێت بەم شێوازەیە بەڕاستی ناکرێت ئێمە هەموو جارێک ئەوە بکەون لە ناو خۆشمانە دابشبوونێکی قوڵ هەبێت و نامتمانەیەکی تەواو هەبێت بێ متمانەی لە ناو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان گەشتە ڕادەیەک ئێستا دوو هێزی سیاسی نیە بتوان پێکەوە لەسەر مێزێک کۆ ببنەوە ئەتر ئەو دوو هێزە سیاسی لە هەر لایەکەوە بن سەرکە وەکو ئاماژەم پێکرد پارتیەکێکی چۆن هەرێمی کوردستان دابش کرد بەسەر زۆری زەرد و سەوزە سەری زۆری سەوز بکە مەسەن لە هەرێمی لە سلێمانی باسی زبڵ و خاشات کۆنەکردەوە ئەکرێ باسی نەبوونی دەرمانەکرێ باسی نەبوونی پرۆژەکانەکرێ سەری هەولێریش بکە بە جۆرێکی ترە لەبەرەوە ئێمە ئەم بابەتانە وەکو شتی لاوەکی سیر ناکرێت وەکو شتی بنیادی سێرەکرێت چۆن لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە بەهێز ئەگەر بێ پێگەیەکی بەهێزی هەبێ دەبێ یەکەم جار خۆی بەهێزکە ناخۆی خۆی بەهێزکە لە ناخۆی خۆی بەهێز کرد ئەو کاتە ئەتوانێت هەنگاوی تر بنێ بۆ بەڕێوەچوون بۆی کەوا لەگەڵ ئەوانی ترا باش بێت پێگە استراتیجیەکەی سەرچاوە و سەرچاو داهاتن نیشتیمانیەکانی سامانە سروشتەکانی نەوت و گاز بەکار بێنە پێگەی بەهێز بێت وەکو باز دەکرێت ئێستا ئەوەی کە لە ڕاگەاندنەکان و ڕۆپۆرتەران دەبێت یعنی کەمترین سوودمەندبوون لە نەوتی هەرێمی کوردستان بریتە لە هاوڵاتیان ئەوەی کە لە ساڵ 52 یان لە ساڵ 56 دەیبا بریتە لە کۆمپانیەکان و ئەوانی تر هەرێمی کوردستان بۆ 5 ملیۆن بەو 5 ملیۆنی خۆیەوە تازە بە تازەیی ئیسفادەی لە ساعت چلی دەکات و موچەی پێ نادرێت کە موچەشی پێ نەدرات مەسەلەکە بارودۆخەکە هاوڵاتیان بارودۆخە زۆر سەختە بێت لە بارودۆخی دوات چی بکەن یعنی بۆتە شتە ئەساسیەکانی ژیان وەکو نەوت وەکو ئەو نەوتی کە مەسەڵەن خەڵک بۆ سوودەمەنی بەکاردێن دەستی ناکەوە لە وڵاتێکە کە ژێر زەویەکەی هەمووی نەوتە بەڵێ ئەو موشکباران جگە لەوەی کە ئەوەی خۆیان باسی دەکەن ئێران مەسەلەی بنکەی مۆسادوانە پەیوەندیدارە بە پێکێنانی حکومەت و شێوازی بڵێن ئەو هاوپەیمانەتی کە ئێستا لایەنە کوردیەکان بەستەری دابەش بوون و دوای بڕیارەکەی دادگای فیدراڵیش کە پێشتر بازۆکە پەیوەندی بە پرسی ئەو هاوپەیمانەتیەوە هەیە ئەموو پەیامی تێدایە بۆ ئەو هاوپەیمانەتیەش کە لەمە دوای هێزە کوردیەکان چی بکەن؟ خۆی بەڕاستی دەبێت لەو خاڵۆ دەست پێ بکەین ئایا گەرخستنی ناوماڵی شیع بۆ ئێران گرنگە؟ بەڵێ گرنگە ئایا تێکدانی ناوماڵی شیعە دابەشبوونی ناوماڵی شیعەکان بۆ ئێران هێڵی سوورە؟ بەڵێ هێڵی سوورە ئایا ئێران ناتوانێت لەوە بگرێت؟ نازانم ئەتوانێت بەری لێ بگرێت کە شیعە دابەش نەبێت بەسەر دووبەری جیاوازە کە ئێستا دابەش
هۆکارە پرسیارێکی ترە بکەن ئایا ئەوانەی کە ڕۆڵ دەبین لەم دابشکردنەوە و لەم قوڵکردنەوەی ئەم دابشکردنی ناو هێزە شیعەکان ئێران هەڵوێستان لە بەرامبەر دەگرێتە بەر من دڵنیام بەڵێ ئێران لە بەرامبەر هێرێزێکی سیاسی بێت کە بێتە هۆکاری ئەوەی کە ناوماڵی شیعی عراقی دابش بێت هەڵوەسی لە بەرامبەر دەگرێتە بەر ئەگەر هەر کەسێک بێ لە عێراقا لەبەرەوە ئێستا ئەم هاوپەیمانێتیە سێ قۆڵیەی سەدر و حەلبوسی و بارزانی بەڕاستی بۆتە هۆی ئەوەی کە ئێرانیەکان واسەری دەکەن کە دابشکاری لە ناو ماڵی شیعە دروست بوو بەهۆی ئەم هاوپەیمانێتیەوە کوردیش لەما بەشێکە لەم قەزیە واتە کورد بە تەنها نییە حەلبوسیش بەشێکە لەما سەدریش خۆی پشکی شەری بەردەکەوێت لەبەرەوە ئەم ساڕۆخ بارانە دەکرێت یەکێک دەکرێت یەکێک لە هۆکارەکانی یان دەکێت لەو پەیامانەی کە هەڵی گرتووە بریتە لە پایانی سیاسی کە بە پارتی بڵێ ئێوە لە ناو پرۆسی سیاسی عێراقیدا یاری بە ئاگر دەکەن ئەگەر بێت و ئێوە بچنە ئەو قۆناغەی فعلەن ئەو هێزە سیاسیانی کە لە عێراقا لە منەوە نزیکن یا من توشگیریانەکەم یا وەلای تەواوەتیان بۆ من هەیە لە ناو پرۆسی سیاسی عێراقا بخرێنە دەرەوە من هەڵوێستم دەبێت بەڵێن ئەمە یەکێک لە پەیامەکان چونکە دەبینین سەدر بەڵێ شیعەیە بەڵام وەکو مالیکی نییە بۆ ئێران وەکو عەمار حەکیم نییە بۆ ئێران وەکو ئەوانی تر نییە بۆ ئێران وەکو حەشی شەعبی نییە بۆ ئێران وەکو خەزعەلی نییە بۆ ئێران لەبەرەوە کاتێک کە دەبینین هێزە سیاسەکان دابەشە بن لەنەوان ئەم دووبەرە جیاوازەی بەرەیەکی پیشگیری کرا لەلایەن ئێرانەوە بەرەیەکی کەمتر پیشگیری کرا لەلایەن ئێرانەوە هێزە سیاسەکان کە دەبن بەشێک لەم پرۆسەیانەوە بەشێک لەم دابشکاران بێگومان ئێران هەڵوەستی دەبێ بەرامبەریان و لە ڕابردوشتا قاعانیمان بینی اسماعیل قاعانی کە سەردانی هەرێمی کوردستان کرد چەندجار بەنیێنی و لەگەڵ بەرپرسەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی پارتیا کۆبوونەوەی کردووە و وەکو لە ڕاگەاندنەکان دەرەکەوێت پێی وتون کە بە ناوماڵی شیعە دابش نەبێ پرۆسەی سیاسی بکەوتە سەر پێ بەڵێ ئەمە لەوچە بەڕوونی نەڵێ من ئەو هێزانی کە پشگیری کردن لەلایەن پشگیری کراون لەلایەن ئێرانەوە ئێمە مەبەستمانە بەڵام بە عەمەلی ئەوە دەسەلمێنن کە ئەگەر هاتوو هەرێمی کوردستان بێتە هۆی ئەوەی کە نێوماڵی شیعەدا بەش بێ شیعەکانەوە بن ڕاستی نەک لە پارتی یا لە هەرێمی کوردستان لە سونەکانش قبوڵ ناکرێت و لە کەسێش قبوڵ ناکرێت. باشە بەس ئێستا لەو هاوپەیمانەتێکە کراوە وەکو کورتیسی دەستکەوتووە کە دوایەوە پەیمانەتیە کۆمەڵێک بڕیار دەرچوون لە عێراقەوە ڕەنگە گەری بڕیاری تر هەبێ ئەوە موشکبارانەکە بەڕێز دەڵێ بەشێکی پەیوەندی بەوەیە پارتی چی دەستکەوت لەو یاریە؟ من هەتا ئێستا ئەوەی کە دەبینین ئەم هاوپەیمانە سێ قۆڵیە نەیتوانیەوە مەهامەکانی خۆی بە تەواوەتی بەدەست بێنێ واتە لە یەکەم هەنگاوە توانیان پەرلەمان بۆ خۆیان ببنەوەتە پەرلەمان بۆ حەلبوسی و سەدر و پارتی بگرێتەوە کە بینیمان سەرۆکەکەی بۆ سوننەیە و جێگیری یەکەمی بۆ شیعەیە بۆ سەدرەکان بووە بۆ جێگیری دۆمیشی بۆ کوردە کە پارتی بەڵام هەنگاوەکانی تری وەکو دیاریکردنی سەرۆک کۆمار و دیاریکردنی سەرۆک وەزیران هەتا بسە گرێکیوەرەی پرۆسی سیاسیە نەیانتوانێت ئەمە حەلکن هۆکارێکی سەرەکیشی حەلنەبوونی ئەمەیە کە هێزەکانی پشگیری کراو لەلایەن ئێرانەوە ئەمانە داوای تەوافق دەکەن داوای هێزێک داوای ئەوە دەکەن کە تەوافق لە عێراقا هەبێت و لەسەر ئەساسی سازان پۆستەکان دابش بکرێتەوە وەکو ساڵانی ڕابردوو چونکە دەستوری عێراقی وەکو ئەم ئاماژەی پێ دەکەن سەر ئەساسی تەوافق بیناکراوە بەڵام مقتەدا سەدر دەڵێن نەخێر ئەوەی کە من داوای دەکەم بریتە لە حکوومەتێکی ئەغلەبی نیشتیمانی واتە زۆرینەی نیشتیمانی ئەگەر حکوومەتە پێک هات ئەو من پێکی دێنم ئێوەش بن و مەعارەزە یا تا ئێوە پێکی بن من دەبمە مەعارەزە بەرەو ئەمە یەکێک لە گرێکیوەرەکانە کە لەنێوان ئەم هێزە سیاسیانە بەتەواوەتی پرۆسەکەی پەخستووە بۆیە لەم بارودۆخە تا ئێستا نە پارتیشی دەستکەوتووە نە سەدر توانێت پرۆسەکەی بێتە سەر نە سونەکانیش توانیوانە پشگیری پارتی و سەدرکەم بۆ بەدەستێنانی سەرۆک وەزیران و سەرۆکی کۆمان لەبەرەوە هێشتا لە پرۆسەکە ئەو ئیشە لە پرۆسێکی بەردەوامدایە لە گفتوگوی بەردەوامدایە لە نێوانە هێزە سیاسیانە دیارنی ئایا نەتیجەکەی فعلەن بەوە دەگەێنە کە مقتەدا سەد داوایەکە حکوومەتێکی زۆرینە نیشتیمانی دروستکرد یاوەتەن دەگەڵنەوە سەر پرۆسە کۆنەکە کە بریتێ لە دابشکردنی پۆستەکانە سەر ئەساسی تەوافق و سازانی نیشتیمانی. باشە بەس دکتۆر پێ دوایە شتیری کەش دژیارم بەڕەوە بێت یاخۆ بڵێن دژی پارتی ئەگەر ئەم پرۆسیار بەردەوام بێت ڕۆشن لەگەڵ ئەو هاوپەیمانێتیە بڕیاری تر دوای بڕیاری نەوتەکە و دوای ئەو موشکباران و ئەوانەشتی تر ڕوو لە هەریم کە لە خاڵە سنووریەکانە لە دووبارە بوونەوەی ئەو موشکبارانە
وڵا حاکیم حەزەکەم ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم بابەتە تەنهای پایوەست نیە بە هەرێمی کوردستانەوە ئەم منطقی خۆرڵاتی ناوەڕاست ئێستا هەیەجانێکی بەردەوامە تا خۆڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە ئەم گۆڕانکاری گەورەیش پێوەستە بەو گۆڕانکارە جیهانی کە ئێستا رووسیا دەستی ببردو رووسیا دەوێت سیستمی نوێی جیهانی بگۆڕێت دەوێت بێتە تاک جەمسەری ئەو تاک جەمسەری کە هەبوو لەبەرەوە بار و دۆخی جیهانی تەواو لە بەردەم لێواری داڕمانایە واتە ئەو سیستمەی کە لە جیهانە پەیوەندی نێودەوڵەتان دامەزراوە کە سیستمی تاک جەمسەریە رووسیا دەوێت بیگۆڕێت بەم شەڕی ئۆکرانیا ئەگەر هاتوو گۆڕارن دانەوە دەبێت لە خۆرڵاتی ناوەڕاستە عێراقیش هەرێمی کوردستان بەشێکە لە خۆرڵاتی ناوەڕاست و ئێرانیش چاوەڕوانێکی هەیە لەو گۆڕانکاریان نەک ئێران دەوڵەتانی جیهان بە گشتی چاوەڕێ ئەو گۆڕانکارانە کە بەدەردی بۆیە هەرێمی کوردستان لە بەردەم مەترسی گەورایە ئەگەر دەوڵەتێکی وەکو عێراق یا دەوڵەتێکی وەکو سعودیە بترسێ لەمە یان مەسەلەن دەوڵەتانی تر بترسن لەم گۆڕانکاری جیهانە ئەو کوردستان ئەولاتر بۆیە بارودۆخی سیاسی جیهان و ناوچەکە و عێراقۆمانە بارودۆخێک نییە چاوەڕوانی خێری لێ بکرد لە بارودۆخ بۆیە گۆڕانکارەکان بەردەوام و سەریعن وێ ئەمە ناکرێت بڵێن کۆتا هێرشی موشکی ئێرانە بۆ سەر هەرێمی کوردستان و ئەمەش ئەوە ناگەێنێ کە ئێران دیسانەوە هێرشی موشکی دەکات و من پاڵ بگرمەوە و ساحیلون بڵێم وڵا ئەوە دەکەن نا بەڵام بارودۆخە سیاسیەکان ئەو دراوانەی کە هەیە لەسەر ئاستی پەیوەندی نێوان پارتی و هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکە و لەگەڵ عێراق و لەگەڵ ئەوەی کە پێگەیەکی هەیە بەڕاستی ئەومان دەردەخات کە هەرێمی کوردستان وەکو پێگەی خۆی پێگەی یەکلاکردنەوەی ململانیەکانە و یەک ململانەی وڵاتانی تری لەسەر دەکرێت و ئەمەش دەخوازێت وا دەکات بەم دراوانە کە فعلەن هەرێمی کوردستان تووشی ڕووداوی تر بێتەوە تر شەر نییە موشک بارانکردن بێت شەر لەوە چێ مەسەلەن ڕاگررتی نەوتەکەی بێت لەوە چێ فەشێنانی پرۆسی نەوت بێت چونکە دوای دادگای باڵای فیدرالی کە ئەو برارێدا کە هەرێمی کوردستان نەوت فرۆشتنی ناتوانێت بفرۆشتی بنێرێت دەرەوە بەڕاستیمە کە ئەمە یەکێک لە کێشەکان لە کێشە قوڵەکان کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و کلیارەکانی نەوتی دەبێتەوە ڕوبەڕووی ئەو بانکانە دەبێتەوە کە پارەکەی تیاڵەگرێت ڕوبەڕووی یعنی ئەگەر بێت و هەرێ عێراق لەم هەنگاوەیە فعلی بە عملی ڕاتە ناو مەیدانەکە هەرێمی کوردستان ناتوانێت هیچ کات چونکە ئەوەی کە گوێی لێ دەگرێت لەسەر ئاسی نێودەوڵەتی درێتە لە دەوڵەتێک ناوی عێراق ئەگەر ئەم دەوڵەتە تاولیش بوو بێت گوێلێکی ناوە لەسەر ئاسی نێودەوڵەتی شتێکی ڕسمێتێکی هەیە دەلەکات ئەو نەوتە بە گوێرەی قەراری دەوڵەتی اتحادیە من بەناسایی دەفرۆشە کە بەناسایی فرۆشە ئەو کاتە چیە ئەو کاتە لە باخەکان تەعامل لەگەڵ ناکەن کرارەکانی نەوت ناتوان بیکڕن و کۆمپانیەکان ناتوان ئیشی دا بکەن و دەرگاکە دادەخرێت لەسەر هەرێمی کوردستان لەبەرەوە تەنها موشک بارانکردن نییە کۆمەڵێک شتی سەرەکی هەیە ئەگەر هەرێمی کوردستان لێ ببرێت هەرێمی کوردستان چی دەمێنێتەوە کاتە هێزێکی دەستبێ دەمێنێتەوە لەسەر چاوێکی داهاتی دەبێت و نەتوانای یاریکردنێکی گەورەی دەبێت لەسەر ئاسی ناوچەکە و ئەگەر بێت و عراقیش بەڕاستی تۆکمەوە بە هێز بێ ڕێگە نادە هەرێمی کوردستان شتانە بکە و هەرێمی کوردستان و کات دەکرێت ململانێکی خۆ لەگەر بەغااو دەڵە منش ئەو سەراحەتەن دەسوورانی خۆم دەوێت لەبەر بەردەوام ناوچەکە لە ململانەیە عێراق بەغااو هەرێمی کوردستان لە ململانیان عراقیش وەکو کول و کوردیش وەکو لە ناوچەکەدا لە چوارچێوەی خۆڕاتی ناوەڕاستە لە دەوامیەکدا بەردەوام لە گۆڕانکاریایە وادەم ئەم گۆڕانکاریە بەردەوام ئەکرێت دەگونجێ بۆی ڕێتە چشتە لە داهاتوودا هەرێمی کوردستان تووشی مشاکلی تر بێتەوە ئێمە ئێستا کە بەرمیلی 920 دلار یان کەمتر یا زیاتر نتوانێت موچە دابین بکرێت و بە 550 شەو ناتوانێت موچە دابین بکرێت ئەیدە چ کاتێکا تۆ توانی مەسەلەن چی ئەتوانێت بکەینەوە بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ناوبڕێکمانە دەگەڕێمەوە لاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین فیستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات. لە چوارەمین فێستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت. پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران، نمایش و چالاکیە هونەری وەرزشیەکان، خواردنە کوردەواریەکان لە فیستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانی کاران نمایش دەکرێت. کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هێڵی تاسڵ و جلە فولکەی ئاسکەکان بێن بۆ فیستیڤاڵ لە پێشانگا.
لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین لە فیستیڤاڵە پڕهێجانەکەیشان چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینیرانی بەڵێز. دکتۆر پێش ناوبرەکە کەمێک باسی موچە و نەوت و غازت کرد باز دەوەکەی کە لە سەردانەکەی ئەمڕۆی مستەفا کازمی باس لە بڕێرەکەی دادگەشت کرابێت و بەرپرسانی هەرێمی ڕاگەاند بێت کە زوو ڕێ بکەون لەسەر مەسەلەی نەوتەکە. بە بۆچوونی بەڕێزت دوایی بڵێن ئێستا کە ڕەتی دەکەنەوە بەرپرسانی هەرێم بڵێ بڕیارەکە ڕەت دەکەنەوە دوای پێکێنانی حکوومەت دۆخەکە خورستە دەبێت؟ بێگومان بارودۆخ ئەگەر بێت بۆ ئاراستەیە بێت ئێمە گەر حکوومەتی اتحادی کە ئینشەڵا وایش نابێت و نابێتە هۆ ڕێگریەوەی کە موچۆ قوتی خەڵکی هەچەند 200 ملیارەکان بڕیوە بێتەوەی ئەوەی کە نەوتەکەش بڕۆ و کاتاری کوردستان ئەوەشی دەمێنێ بۆ 45 شەو کە موچەی دابژبووە خەڵکی پەتوڕۆژات تووشی کێشە دەبێت. بەڵێ حکوومەتی عێراق دەستی بە هەنگاوێکی یاسایی کردو بەرامبەر بە هەرێم. بەڵێ فەر بەردەوام قابلتان لەدان نیە کە مادەم قابلتان لەدان نەبێت ئەو کاتە بارودۆخەکە بە ئاراستەیەک دەڕوە بە شێوازێک دەڕوات کە هەمووی تیا زەرمەند دەبێت. وی هەرێمی کوردستان نەک لە ڕووی ئەمنی و لە ڕووی سیاسی و لە ڕووی دابەشبوونی ناوخۆیەوە گرفتێکی گەورەی دەڕووی ئەوەی بۆ دروست دەبێت کە نەتوانێتەوەی بفرۆشە گازەکە بنێت دەرەوە ئەمانە بۆ گرفتێکن کە ڕوبەر هەرێمی کوردستان بێت. نازانین حکومەتی داهاتوو چۆن دەبێت. حکومەتی داهاتوو ئێستا عێراق نازانێت سەرۆکەکەی کییە، نازانێت پێکاتەکەی چۆن، نازانێت ئاڕاستی کارکردنەکەی چۆنە. چکە ڕۆژ بە ڕۆژەمان دەبینن چی هەرێمی کوردستان هەڵوەستەکانی بەرامبەر بە غاز ضعیف دەبێت. دەرەکەی هەرێمی کوردستان لەو داهاتانی کە لە عێراق هەبووی لە پێشتردا لەو سەرچاوە لەو بودجەیەکە هەیبوو هذا سەرەوەی کە مانگانە 200 ملیاری وەک دەرن زۆر سپاسی بەغاشی ئەکرد. بەڵام ئێستا هاتون سەرەوەی کا 200 ملیارەکەشی بۆ نانێت لە 200 ملیار دیناری بۆ نانێت مەسەلەن سپێنە هیچی بۆ نانێت. سپێنێ لە سەرەتاوە حکوومەتی عێراقی حکوومەتی ناوەندی بەهێز نەبوو، لاواز بوو، هەرێم بەهێز بوو. ئێستا حکوومەتی ناوەندی بەهێز بوو، حکوومەتی هەرێمی کوردستان لاواز بووە لە ڕووی موقیفەوە لە ڕووی هەڵدەستەوە. لەبەرەوە ئەمە کاریگەری دەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان، ژیانی تاکی کوردی، ژیانی ئەو هەر کەسێکە لە هەرێمی کوردستان هەبژی. لەبەرەوە بارودۆخێکی وا بۆ ئاراستەیە بڕات کە بەردەوام ئەم دەسەڵاتە بێت هۆی لاوازکردنی پێگەی کورد لە بەخا بەڕاستی جێگەی پرسیارە، جێگەی دەوەیە کەتر پێداچوونەوەیکی قوڵ بەخوا نابکەن، پێداچوونەیەک بکەن کە تێنن بیسەلمێنن کە ئەوان لە خزمەتی خەڵکدان. یعنی من نازانم ئەو هەموو ملیار دۆلارێک کە لە هەرێمی کوردستان هاتەتە دەرەوە، ئەو هەموو ملیاردێرێکە دروست بوو، ئەو هەموو کۆمپانیا گەورانەی ئێستا لە دوای لەوت و غازی هەرێمی کوردستانە بوونەتە ملیاردێر. پارەکان لە سەرچاوەکەی لەکوێ بوو؟ خۆ نەچوون لە ئەڵمانیا و بەریتانیا و ئەمریکای شکەن و پارە پیاکەن. هەر لەسەر ئەو خاک و ئاو سەرچاوە سروشتیانی هەرێمی کوردستان پەیان کردووە. بەتر بە هەنێکی بە وەکو مستحقاتی خۆیان هەنێکی بە گەنجاوی لە دروستیان کردووە بکایەناوە. لەبەرەوە بەرپرسەکانی ئێمە کە لە نەوەتوویەکە هاتنە خوارەوە بۆ هیچ چیان پێ بوو، ئێستا چیان نییە، ئێستا چیان نییە، ئێستا منافەسە لەگەڵ جیهانەکانان. لەبەرەوە باوەڕکە بارودۆخی هەرێمی کوردستان بە ئاڕاستەیەک تێک چووە، بە شێوازێک تێک چووە. ئەگەر بێت بەغا دووسێ هەنگاوی ئەمەلی بدرێ بەرامبەر بە هەرێمی کوردستان و کاتە خەڵکی ڕەشوڕوت زەرەرەکە
مثلا 200 میلیارەکە نێراوە خەڵکی ڕەش و ڕوت دەرەوەی کردووە کازمی هاتۆ بۆ هەرێمی کوردستان بەگەری باوەشی بۆکەنەوە و پیاسەی ناوشاری هەولێر و ئەوانەی پێکەن یعنی تۆ کازمی زەرمەند بووە کازمی موقعی بەرامبەر ئەدرێتە بەر یان بەرپرسەکانی هەرێمی کوردستان زەرمەند بن لەم هەنگاوە نەخێر ئەوان چ داعیەکانە چی ئەوە ئایا پارەیەکیان لێکە شتە پێداویستەکانی ڕۆژانیان بکەوانە ئەوەی کە هەیە بریتیان لە زەرمەندبوونی هاوڵاتی سیڤیلی ئەو وڵاتەی کە پێ دەوتارێنی کوردستان و داهاتەکەی بۆ گیرفانی کۆمەڵێک مەسوودە ڕات و خەڵکی فەقیر و فوقەڕای بە بێبەشە بەڵێ ئەی دوای ئەو بڕیارەی دادگەی فیدراڵی لەبارەی نەوتەوە پێ دوای پرسی هەناردەکردنی غازیش کۆتایی پێهاتوو ئەوەی کە پێشتر بەرپرسانیارێم لەگەڵ تورکیا و توێژیان لەسەر کردهبوو لەگەڵ قەتەر لەگەڵ ئیمارات زۆرجار قسێکی شێوە ئەوەندەی کە لەگەڵ وڵاتانە لە گفتوگۆ دەن ئەوەندە لەگەڵ بەغداد کە ئێمە هەرێمێکین لە عێراق ئەوەندە گفتوگۆ لەگەڵ بەغدا ناکەن لەبارەی نەوتەوە بێ لەبارەی غازەوە بێ ئەگەر غازەکەش بە دەردی نەوتەکە بڕوات هەر باشتر وانە نەرێتە دەرەوە یعنی باشتر وایە فعلا ئەو نەوتە ئەو غازە بۆ سەینە نەڕەتە دەرەوە چونکە ئەوەندەی خەڵکی تر استفادە لە دەگای خەڵکی هاوڵاتیانی کوردستان استفادە لێ ناکە لەبەرەوە گفتوگۆ لەسەر چیەکەن لەگەڵ ئیمارات و قەتەر و لەگەڵ دەوڵەتانی تورکیا ئەمانە بۆ گفتوگۆکەن بانی نێرنە دەرەوە یعنی چیە بێت چ لە بابەتەکە دەگۆڕێت یعنی ئەگەر نادەنە دەرەوە بارودۆخی هاوڵاتی باشی لە دۆخ نەوتەکە نەخێت لێ دەبن با بارودۆخی هاوڵاتیان ئەوەندە خراپ نەبێت غاز زمانێرنە دەرەوە تکایە مەیلەنە دەرەوە ڕایگرن عقدەکان با ڕابگیرێ ئەوە ئەنی کۆمەڵە شتێ هاوڵاتی ناتوانێت بیکە ئەسڵەن ئەنی با ڕای بزنایە ڕای دەگرن نەخێت ڕای ناگرن ئەی جۆ بە هاوڵاتیان دەگەن نەخێر دێوە ناگرن ئایا بۆ نمونە یەکێتی لەگەڵ پارتیا هاوهەوەسە بن یەکمان هاوڵێستا نەگەر یەکێتیا اتفاق نەکات لەگەڵ پارتیا ئەو کاتە ناتوان غازەکردن دەرەوە لەبەرەوە گرفتەکە لێرایە گرفتی ناردن دەرەوەکە لەوایە کە هاوڵاتی ئەگەر و غازی بۆتە دەرەوە بارودۆخی خراپترە بێت اینجا بۆچی بڕاتە دەرەوە بانەڕاتە دەرەوە باوڵاتی دیشی بۆسێتەوە دش هێناردەکردنی غاز بۆسێتەوە ئەم چ مشکلێک دەبێت چی لەدەسەدا هاوڵاتی چیە لەدەستیدا بوویکەوە غاز ڕاتە دەرەوە یا بڕاتە دەرەوە لەبەرەوە کۆمەڵێک شتی گشتی هەیە بەرپرسەکان لێ سوودمەند دەبن بەرپرسەکان خاوەن پشتی کۆمپانیەکان و ئەوان دەبنە ملیاردێرپێی و خەڵکی هاوڵاتی دەبێت زەرمەند دەبێت ئەنی معقولە لە وڵاتێکە ژی ژێری هەمووی غاز و نەوتە و بەنزین بۆ ئاراستەیەک دەستی هاوڵاتی فەقیر نەکەوێت کە پێ بڕا بەڕێوە یعنی لە زستانە نەوت نەبێت لە هاوینە کارەبای نەبێت یعنی ئەمە چی بارودۆی خۆی دروست بوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئایا داهاتی ئەم هەرێمە بوو تو ئەڕوا یعنی بۆتە نزیکێک بۆ ئەوەی کەوا خەڵکی بەردەوام لە کێشە و بەردەوام بە دوای کۆمەڵ شتا بگەڕێت کە پێویستە دەکرد بە شوێنە بگەڕێت پێویست نەکرد مشکلەی بێ پێویستی نەدەکرد کە هەم هاوڵاتیانە وا بکەن کە فعلا خەڵکی بەدەم داواکانیانەوە نێ بەسا کەس بەدەم داواکانیانەوە یاگەر هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەشێت لەسەر جادەکان چی ڕواداد یعنی بەڵێ ئایا هاوڵاتیان بە شێوازێکی ئەمنێ بڕۆن بژۆن سەر شەقامەکان دەسەڵات جوان لێ دەگرێت نەخێت جوان لێ ناگرێت لەبەرەوە لە پێ ڕابردووشدا هاتە سەر شەقامەکان لە ڕابردووشدا مزاهرەکە لە ڕابردوودا خۆپیشانیان کرد بەڵام کەس بینە ناگرێت کەس خەمی هاوڵاتیانی هەڵ نەگرتووە بەڵێ بەس سەبارەت بەوەی کە چی وەکو ئەوەندەی کە سەردانی بڵێن ئەنکەرە و بڵێن ئیمارات و قەتەر و ئەوانە دەکەن بۆ نەوت و غازەکەوەندە بەجددی سەردانی عێراقیان کرد بە ئێمە دەمانتوانی کێشەکان چارەسەرکەین و پێ دوای و کێشانش دروست نەدەبوون ئەوەندەی کە بڵێن ئایا ئەگەر بە دوای کوردستانێکی بەهێزەوە بگەڕین لە بەغداوە نیە نەک لە شوێنی ترەوە خۆی هەرێمی کوردستان بەگوێرەی دەستور بەگوێرە دەستوری عێراقی و دەستورێکە جێبەجێ نەکراوە بەردەوام کێشەشی لەسەر لە دوای 2005 تاوەکو ئێستا و بەردەوام ئەو هێزە سیاسیانە پارتی هەوڵەدا سەرۆکۆمار بۆ خۆی بەوێکێتیا بەردەوام سەرۆکۆماری لەلا بووە ئەو هەموو وەزیری خارجی وەزیری مالی پۆست نەماوە لە بەغا ئەمانەوەی نەگرنجەکری سەرۆکی پەرلەمان یعنی ئەمان هەموو پۆستێک بۆ دەگرن بەڵام بەغاژی هیمالەکەن یعنی دەڕۆنە ڕوو دەکەنە ئیمارات و دەکەنە قەتەر و دەکەنە تورکیا و دەکەنە عێراق و دەکەنە فڵان فیساد کاکە ئەگەرەتەوێت هەرێمێکی بەهێز هەبێ دەبێت پێگەکرد لە بەغا بەهێزکەی پێگەی بەهێزبوو لە بەغا وا دەکات بە تۆ مافەکانی هاوڵاتیان کە بریتیان لەو مستحقاتی کە خۆی هەیەی ئەتوانێت بەدەستی بێنی بەڵام ڕاکەی بۆ تورکیا بەژەوەندی تورکیا دەپارێزی ڕاکەی بۆ ئیمارات بەژەوەندی ئیمارات دەپارێزی ڕاکەی بۆ قەتەر بە هەمان شێوە بۆ ئێران بە هەمان شێوە
لەبەرەوە تۆ ئیشت لەم وڵاتانە نیە ئیشی تۆ لە بەغای ئەگەر هات و ئیشی خۆت تۆ فەکر لە بەغا لەوێەوە دادگای فیدراڵی برارەکانی دژی تۆ نەبوو لە مەسلحەتی تۆ بوو تۆ بردووتەوە بەڵام مثال برارەکەی لە دژی تۆ دەرکردۆ تۆ هەنێ حەزمە پەیوەندی بەهێز بە لەگەڵ تورکیا هیچ بۆ هیچی لە سەوز نابێت لەبەرەوە وەکوتم لە سەرەتاوە یەکێک لەو هۆکارانەی کە تێگەی بەهێزی تۆ دروستەکە لە ئاسی دەرەوە بریتە لە ناوخۆی خۆت ئەگەر لە ناوخۆی خۆتا خۆت بەهێز کرد پەیوەندی بەهێز لەگەڵ بەغا هەبوو بۆ توانیت تێگەی خۆت لە بەغا بەهێز کرد و بۆ شێوازە دێکە ورانانە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێ ئەو کاتە لەسەر ئاسی دەرەوەش ئەتوانیت تێگەت بەهێز بەڵام ئەگەر بتەوێت لە ئاسی دەرەوە بەهێز بیت و لە ناوخوا جێلەگیراوی وەکو برارەکەی دادگای فیدراڵی دەبێت تۆ چەندە پەیوەندەکەت بەهێز بە لەگەڵ تورکیادا بەڵام بە دادگای فیدراڵی بەیەک بریار هەموو هێناوە سەر سفر لەبەرەوە تۆ ئەم بڕیارانە وەکوتم بێجۆرە دەستور هەرێمی کوردستان ئەتوانێت بە مشتەرەکی لەگەڵ بەغا نەوت بفرێشێت و نەوت درێژ دەرەوە بەڵام نەک بۆ شێوازەی کە ئێستا دادگای فیدراڵی هاتۆ برارێکی داوە دەڵێت بە خەتەریە هەموو لای یاسایی و نادەستوریە ئەمە بۆ خۆی واکە لاوازی تێگەی تۆ دەرخا لە بەغا ئەگەر تۆ بێگەت لە بەغا بەهێز بێت و کاریگەر بیت ئەو کاتە بۆچی دادگای فیدراڵی برارێکی وا دەدات برارێک دەدات کە فعلیش وەرناگرێت یەکلاکەرەوەی تەواو لە هیچ دادگایەکە ناتوانێت پێداچوونەوەی بەدا بکرێت برارێکە دەرچووە ئەمە کاریگەری بۆ چەندین ساڵی داهاتوو دەبێت چۆن ئەمە ڕاست دەکرێتەوە لەبەرەوە بە دوای بەهێزبوونی هەرێمی کوردستان لەو دووسنوەکانەوە مەگەڕێت لە ناو خۆی عێراق و هەرێمی کوردستانە بۆ بەهێزبوونی هەرێمی کوردستان بگەڕێت بەهێزبوونی هەرێمی کوردستان بریتر لە بەهێزبوونی هەرێمی کوردستان بریتر لە بەهێزبوون و پێگەی لە ناو بەغا ئەنجا ئەو کاتە لەسەر ئاسی دەرەوە بە بەهێزبوون و بۆ پشتگیری هەرێمی کوردستان بگەڕێت بەڵێ بەس سەبارەت بە دەسەڵاتدارانی هەرێم ئێستا کە هەرێمیان توش کۆمەڵە قەیران کردو چیەوەی کە لە ناو خۆک بڕێز زانباژر پێدا ئێستا موچەکەیان پێنادرێت لە کاتێکە زیاتر لە 20 ڕۆژە نرخینەوە لە سەروی $100 ئەوە باج ڕسوماتیان زیاد کرد و داهاتی خاڵە سنووریەکان هەیە لە ناوخۆ ڕوبەڕووی بڵین داڕوخان بۆتەوە لە عێراقیش تووشیە و کێشەیە بۆ لاستی بڵین ئیقلیمیش پێ دوایە تاکە دەتوان بەرداوام من بەم سیاسەتە سەقەتە لە ناوخۆ بێ لەگەڵ عێراق بێ لە ئیقلیمی بێ خۆی بەردەوامبوونی ئەم هێزانە ینی تاسەر نییە بەم سیاسەتە چەوتارێکە گویان دەبەر لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە ینی پێم بڵێ ئەمانە چیاسە کەوتوو بوون بێدەنگی خەڵکی هەرێمی کوردستانە وای کردۆ کە ئەمانە بۆ شێوازە بتوان بەردەوامی بۆ دەسەڵاتی خوان هەیە بیدەن لە ڕووی سیاسی تۆ فەشەلە دێناوە لە ڕووی اقتصادی تۆ فەشەلە دێناوە لە ڕووی کۆمەڵایەتی و هەناوخۆی هەرێمی کوردستان دابەشبوونێکی قوڵ و دروست کردووە لە هەرێمی کوردستانە وەکووتم زۆنی زەرد و سەوت باشترین بەڵگەیە کە ئەم دابەشبوونەی هەرێمی کوردستانە ئێستاش پارتێک لە سنووری سلێمانی وەکەوەنێک کە پارتێک بە لە سنووری هەولێر یەکێتێک لە سنووری سلێمانی وەکەوەنێکە یەکێتێک بە لە سنووری هەولێر بۆیە ئەم بارودۆخەی کە دروست بووە ئەم شتانەی کە فەشەلی دەسەڵاتی کوردیت دەبێت ڕابێتیێ دەبێت کۆتایی پێ دەبێت وابێ کە هێز دەسەڵاتێک دروست بێت کە لە خزمەتی خەڵکا بن ئەم چەوتیانەی سیاست و ئابووری و ناوخۆی هەرێمی کوردستان ڕاست کرێتەوە ڕاستکردنەوەکەیشی پێویستی بە ئەوە هەیە کە فعلەن ئەمانە یا ئەودا بەخوایان بشتەوە و سیاستەکانیان چاکەنەوە و هەڵەکانی خۆیان ڕاستکەنەوە یا ئەوەتانیان جێ دەڵن بۆ خەڵکانێک کە بتوانن ئەم کارە بکەن ئاخر ناکرێت سیاستی چەوتی دوای 32 ساڵ 31 ساڵ لە دوای ڕاپەڕینەوە تۆ بەم شێوازەی سا خەڵکی نەوتی نەبێتیشی پێنێ خەڵک بە دوای بەنزینە ڕابکە ئاخر لە دوای ڕاپەڕینەوەی ئێمە دوای بەنزینە ڕامان دەکرد بەسەرەوە ڕامان دەکرد بەسمان ئەگەر ڕۆژ دێت ئێمە نەوتی خۆمان دۆش نەبێت بە ڕۆژێک دێت ئێمە فەڕەنسیان نەمێنێت بارودۆخەکە باشتر بکەچی هەر بە هەماشیەوە یعنی تۆ پێم بڵێ چی گۆڕانکاریێک ڕووداوە لە نەوت و غادا لە نەوەتەکانەوە بۆ 2010 بۆ 2020 هەر هەمووی نەبوونی غازە نەبوونی نەوتە نەبوونی پێداوچە سەرەتایەکانی هاوڵاتیانە نەبوونی کارەبایە یعنی ئەمە ڕشتی سەرەتایین کە هاوڵاتی کە هیچیان بێتی تۆ دەسەڵاتی نەتوانێت ئەمە دارنکا بۆ هاوڵاتیان دەبێت چی بکات بڕوە یعنی تۆ بۆ لە ئاسی سیاسی فەشەلت نێناوە ئێستاش لەو دیپلۆماسیەوە نەتوانین سەرکەوتنی بەدەستبێنی کە ناو خاکی سەربارە نەکردان دەوڵەتی دراوسەکەتەوە ئەگەر تۆ پەیوەندێکی بەهێزیەوە لەگەڵ دراوسەکەدا نەبێت بەزیستنەوەی کە موشکبارانی پایتەختەکە نەکرێت تۆ چی یعنی نەتوانین هیچ ئەنگارێک بکەیت هەر ئیدانەی دەکەی یعنی من ئەمە ئیدانەی دەکەم من ئیدانەی کاروبارانەکەی ئێران دەکەم بۆ سەرهەرێمی کوردستان لە ئێستا تا قیامەت باشە ئەو چی یعنی چی لە مەسەلەکە دەگۆڕن چی لە بابەتەکە دەگۆڕن تۆ ئەگەر هەنگاوێکی عەمەلی نەیە ئەوەندە پێگەکەت بەهێز نەبێت بتوانێت ڕێگری لەمە بکەیت ئەوەندە
بەدەستەوە دەبێت کە بتوانانی بە ئێران بڵێ ڕاوەستە بە تورکیا بڵێ ڕاوەستە بە بەغا بڵێ ڕاوەستە آخر تۆ لەگەڵ ناو عێراقای بینای عێراق کردوتەوە ئەو جێشی عێراق لە دوای ڕفراندۆمەکەەوە هاتەوە سەر هەرێمی کوردستان یعنی تۆ ئەمە فەشەل لێ بۆ تۆ فەشەل لێ بۆ ئەو سیاستانی کە تۆ دەگری دەبەر یعنی تۆ تاکەی ئەمانە لە ڕووی اقتصادیەوە فەشەلێنا لە ڕووی سیاسیەوە فەشەلێناوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دابەشبوونی کۆمەڵانی خەڵکی کردووە یعنی تر چیت ماوە دیکەی چیت ماوە لە دەستمی سامانی چەندین ساڵی داهاتی ئەو دەکەوێت بە فیرۆدا و هەزان و تاڵانفرۆش کردووە و دەست کۆمپانیەکانەوە چی ماوە نەیکەی بۆ میلەتە چی ماوە نەیکەی بۆ خاکە دەمە تەواوە یعنی ناکرێت ئەو خەڵکە بڵێن تەواوەتر وا دەکەن وا دەکەین ئەم دەسەڵاتە فەشەلیەناوە فەشەلی دەسەڵات بە جۆرێکی بەڕاستی دەبێت خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیان چاوەڕێی باشی لەمانە نەکەن ئەگەر بێت و خوانە نچنەوە داواکارم هیوادارم ستانە داهاتوویەکی نزیکە دوای ساڵە دو ساڵی تر هەموو ئەم شتانە ئەم حتمەکە لەسەر لەڕووی سیاسیەوانە بەهێز بوونیان ماوەتایە نمونەیەکی باشی حکومڕانی باشی لە هەرێمی کوردستانە لەنو اقتصادیە ماوەتای ئێمە زۆر باسین لە بەغا و لەوت و غاز و ئەمانە بۆ خزمەتی هاوڵاتیانە لە ڕووی کۆمەڵایەتیمان بە یەکگوتیەک لەناو خاکی هەرێمی کوردستان یەکپارچەیەک لە خاکی هەرێمی کوردستانە هەیە بەڵام تۆ پێنج بنێ نەتوانێت یاری پێنج بنێ خەڵکی ببدرێ بێت چی بێت یعنی هیوادار لە مدەی ساڵێکی تر ساڵێکی ئێمە بۆ مەسەڵمان ببینین کە فێن هەرێمی کوردستان هەرێمێکی گۆڕاوە هەرێمێکی چاکسازی لێکراوە هەرێمێکە بتوانێت لە خزمەت وڵاتیانە بێت هیوادارم وا بێ خەڵک پەنا نەباتە بەر ئەوەی کەوا ئەم دەسەڵاتە بگۆڕێ ئەگەر بێت و ئەم دەسەڵاتە خۆی چاک بکە ئەگەر چاکی نەکە ئەو کاتە هەوڵاتیان هیچ حەل 31 ساڵ 32 ساڵ مۆڕەتیان بە تۆ داوە کە ئیش بکەیت ئیشەکەت نەکردەوە بەر ئەنجامەکەیەکی دوای ئەم 2 ساڵ دوو دەستی بەتاڵە تێناوە گۆڕێ بەڵێ کۆمەڵە بینات دەرکردە بڕۆن بینانی کی تێدا دەژین هینی کێ چی کۆمپانیایە کۆمپانیا حیزبیەکان و کۆمپانیا دەسەڵاتدارەکانە دەنە خەڵکی فەقیرە توانین لەو شانانە بژی دەنە خەڵکی فەقیرە توانین استفادە لەوانە بکە پێم بڵێ چرەنگدانەوەیەکی داهاتنەوە تۆ لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دەگەڵ دەڵێت بۆ موچە داگەین کوردۆ کوا موچەکەی دوای 50 ڕۆژ خەڵکی ئیسان موچەکەی لە 30 ڕۆژە ئەوەیە بەشیشی ناکەن ئەگەر گەڵتەبی تێدە 50 ڕۆژ و 60 چی بکەیانی ئەمە کەی خزمەتی خەڵکە بەڵێ لە ساعتچوون ئەوەندەی بۆ موچە داگی نەکەن بەڵام بە ساعتچوون ئەوەندەی بۆ لە ساعتچوون ئەوەندەیە ئەم پرسیارێکی سەرەکیە ئایا بەس تەنها بەوە ناتوانێت دزی گوتی تێدا دەکرێت فەڵسەی تێدا بەشی هاوڵاتیان ناکەن بەڵێ سوپاس دەکەم مادوومان کردی دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری پەیوەندی نێودوڵەتیەکان سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر سوپاس واوریار بوو دکتۆر سەنگەر سەید قادریشمان لەگەڵ بەس دیار بوو بەڕێزیان بۆی نەگوجە چونکە درەنگ پێمان وت سوپاس بۆ بینێرانی بڕە سوپاس باوکارانم خواتان لەگەڵ